بەڵە خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ وەچمەوە لای تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان هەمیشە هونەرمەندان بەگشتی و هونەرمەندانی گەنج بە تایبەتی لە ناو پرۆگرامی کورتسات مەگەزینەوە باز لە نوێترین بەرهەم و کار و چالاکیەکانیانەکەن یەکێک لەو هونەرمەندانە هونەرمەندێکی گەنجی خۆشەویستە کە زۆر چالاکە و خاوەنی چەند بەرهەمێکی زۆر جوانە یەکێک لەو بەرهەمانەی ماوەیەک لەو بەر زۆر چوە ناو خەڵکەوە بەرهەمەکەی ناوی هەموو ڕۆژێک بوو ئەو هونەرمەندەش هونەرمەند مەڵبەند فەرەیدونە کە لە ئێستادا میوزیک ڤیدیۆیەکی نوێی با بڵێن بەرەم هێناوە بەڵام جارێ با بڵێن میوزیک ڤیدیۆی بۆ دروست نەکردووە لە پرۆگرامی کورتسات مەگەزینەوە باس هەم لە کارەکانی پێشووتری و هەم ئەم کارەشیەکەین بەڵام بەر لەوەی کە بەخێرهاتنی بکەم کەمێک لە بەرهەمەکەمان گوێ لێ ئەبێت دواتر قسە و باسی زیاترەکەین فەرموو. خەندەی سەر لێوی نازکی تۆ تەواوی ژیانی منە بۆنی سینە و عەتری باوەشی تۆ دنیایەکی هەیە منە گەر ڕۆژێ بێت و من تۆ نەبینم خۆر لە ئاسمانم وەنە نازکی هەستەکان و میهرەبانیت دەریایەکی بێبنە ئێستا کە ژیانم بۆوە بە تۆ هەر لەگەڵ مابە و ئیتر مەڕۆ گریانەکانت بۆ من بێ پێکەنینەکانی من بۆ تۆ ئێستا کە هونەرمەند مەڵبەند فەرەیدون لە ستودیۆی کورتسات مەگەزین میوانمانە بەخێر هاتی کار مەڵبەند بەخێر سەرچاو داوای لێبوردنەکەین بۆ هەڵەیەش هاوکارانم بەهەڵە ناوی گۆرانەکەتیان نووسی بۆ گۆرانەکە ناوی بۆ تۆ ئەژیم نفسی تعبیرەکاتەوە عەکسەکەمان نووسی ئەتوانین بیکەی بە بەرهەمی دواتر ئینشاڵڵا شەکیم بە فکرێک دەخێر بێی سەرچاو زۆر سپاس ئەم بەرهەمە هێشتا ڤیدیۆ کلیپت بۆ نەکردوێتەوە چۆن بڵاوت کردوێتەوە ڕاستەکەی ئێمە لە پرۆسەکەین کە ئامادە بکەین ئینشەڵڵا ڕەنگە بۆ ڕۆژی شەمە ئێوارەکەی هەموو شتێک ئامادە بێ و بڵای بکەینەوە بەڵام یەکەم جار لە شاشەکەی جەنابتانەوە زۆر باشە پیشانی بینارمان بیا دەستەکانت خۆش بێکەواتە ڕۆژی شەممە ئەم بەرهەمە بۆ تۆ ئەژیم بە ڤیدیۆ کلیپەکەەوە ڤیدیۆ کلیپەکە لەکوێ وێنەگیراوە کێکاری ڕاستێکی بە شێوەی ڤیدیۆ کلیپی چاوانە زیاتر بە ستایلی گرافیک مۆشنیشی لەسەرەکەین و زۆربەی ئیشەکەش توانم بڵێم هەر گروپێک لە برادران خۆمان هەر کەسە و چەند فکرێکمان هێناوە خسمانەتە ئیشەکەەوە بۆچی بەم شێوازە ئیشتانتیا کردو بۆ وەکو ڤیدیۆ کلیپێکی تەواوکە سیناریۆیتیایە ئەکتەریتیایە بەو شێوەیە ڕاستێکی بۆ ئەوە پێویستیمان بە چەند شتێک بوو وەکو مەسلەی لۆکیشن و چەند ئەکتەرێکی تایبەت و خۆتانزانن کە گروپێک لە پشتی ئەم کاران ئیشەکە ئیتر ئیشەکە تاخیر بوو پێم خۆش نەبوو زیاتر تاخیر ببێ بۆیە ئەو شتانش هەستم کرد ناگەنە ئەو پۆینتی کە خۆمان پلانمان بۆ دانابوو بۆیە قارمانە ئەوڵ برین بۆ بەرهەمیشی تر کە ئیشەڵا ئیشی لەسەر بکەین ئەمە ئەگەڕێتەوە بۆ کەمی ستاف یاخود نەبوونی بودجەیەکی باش بۆ بەرهەمهێنانی ڤیدیۆ کلیپێک ئەکید هەموو کارێکی هونەری لێرە هەموو هونەرمەندانیش ئەزانن کە ئەبێت تۆ خۆت تەحملی هەموو مەسئولیەتێک هەڵگری هەم لە ڕووی خەرجیەوە هەم لە ڕووی کۆنسێپتی ئیشەکانەوە بەڵام هەموو کاتێک کە هونەرمەندێک ئیشەکە پێش ئەوە پۆینتێکی هەیە لە مێشکی خۆیانی ئیماجینیشنێکی هەیە خەیاڵاتێکی هەیە بەڵام هەندێک جار لەوانەیە نەتوانی ئەو خەیاڵە بپێشی بیکەیتە واقع پیشانی بینەری بێ لەو حاڵەتەیە یان تۆزە کەم و کوڕە بێت نەمرێت بەڵێ ناچاری بە شێوەیەکی بەڵێ یان تۆزە کەم و کوڕە بێ و کاتە یاوە تا بێ بڵێ خوا خەڵک وازانە کە تاقیتەوە تا ئەم حەدێ لەبەر ئەوە زۆرجار هونەرمەند ناچارە کە بەرهەمەکەی ئەگەر چی لە 100% بڵی خۆی نەبێ بەڵام هەر بڵاوێ کاتەوە ئەکید ئەمە ئەبێت تا چەنەم بەرهەمی تۆ بۆ یانزەم بێتە یانزەم ئەو دەیتر هەمووی ڤیدیۆ کلیپیان هەبوو سەرچێکم کرد زۆر ڤیدیۆ کلیپت زۆر بوو بەڵێ بەڵام هەمان نەکراون تقریبان سێ گۆرانیان چوار گۆرانە هەر بە شێوەی ساوند بڵاوکراونەتەوە باقاتەکەی تر
کلیپی بۆ کراوە لەکوێ بەرهەمەکانت یەکەم جار بڵاوەکەیتەوە؟ وەکو سۆشیال میدیا بەڵێ تامان لە چناڵەکانی خۆم ئێمە بێگومان لە چناڵەکانی خۆم ئیتر ئەتوانم بڵم لە هەموو تەلەڤیزۆنەکان ئیش کراوە ینی قەت ئیشەکەم تایبەت نەکردووە موچی تایبەت کەسێک گۆرانێکەوە بەرهەمهێناوە کە هەموو کەسێک توانێت هەم چێژی لێ بینە هەم لای خۆشی پەخشی بکاتەوە ینی کۆپیڕایتم نەخستۆ لەسەر هەرکام لە ئیشەکانم. زۆر باشە. ئێستا زۆرێک لە هونەرمەندان بە تایبەتی ئەوانش کە بەرهەمەکانیان زۆر لە ناو خەڵکایە زۆر جار ڕاپرسی ئەەکەن یان پرز بە گوێگرەکانیانەکەن ئایا پێتان خۆشە چۆن گۆرانی بڵێم یان بە چ شێوازێک یان ئەم جارە بەرهەمەکەم چۆن بێ تۆ گوێ لە با بڵێن گوێگرەکانی خۆت ئەگریت؟ خۆی ئەکیت ئەبێ هەموو کارکتەرێکە لە هونەرای شەگاتر چ گۆرانی بە چ میوزیک چ هەموو بوارەکانی هونەر بەردەوام لە ئەپدەیت هابێ ئەو ئەپدەیتش کۆنێکتە بە فیدباکی خەڵکەوە چکە تۆ دوجار ئیشەکەت بۆ خەڵکەکەیت ئەو ئیشە ئەبێت لەگەڵ سەلیقەی خەڵکە ڕنگدانەوەی هەبێت بۆی ئێمەش تا حد الإمكان هەڵمان ناوە لەو ئەپدەیتە دوانەکەوین چکە دواتر نابێت لە بازنەیەکی بچووکا بخولێتەوە پێویستە و باسنەی لە فراوان بوو نابێت ئێمەشی تر هیوادارم درێغیمان نەکردبێ. زۆر باشە. ئەماژەم لە سەرەتایە بە ناوی یەکێک لە بەرهەمەکانت کرد هەموو ڕۆژێ ئەو بەرهەمە یەکێکە لەو بەرهەمانەی کە زۆر چووە ناو خەڵکەوە و خەڵک زۆر حەزیان لەو بەرهەمە بوو. فەرقی چیە لەگەڵ بەرهەمەکانی ترتە؟ ڕاستێکی من ئەو یەکەم بەرهەمی من بوو کە ساڵی 2012 ئەو گۆرانم ڕیکۆرد کرد. بەڵێ خۆیەتی بالفعل ئەم گۆرانی ڕاستەکەی هەم تێکست و هەم میلۆدیەکەی خۆم نووسیم یەکەم ئیشی من بوو کە بۆ ستایلی ئەکۆستیک تەنها لەگەڵ پیانۆیەکە گۆرانی بڵم ئیتر ڕاستەکەی نازانم خەڵک لەو داقایە پێویستی بۆ مودە ڕیلاکسە بووە چکە بە شێوەیەکی زۆر باش هەتا بە ڤیدیۆ کلیپ زۆر بە شێوەیەکی باش گۆرانەکە بڵاو بوو سپاس بەخوا ماوەی 12 ساڵیشە وا بەرەو 13 ساڵ ڕات تا ئەسەم گۆرانی لەناو خەڵکە هەرماوە بەرهەم بەو شێوەیە ئەچێتە ناو خەڵک. تەمانەوە زۆر وای لە من کرد کە بەجددیتر لەم دووە بیر لە مەسەلەکە بکەمەوە چکە بیدار هەروەکو حەزی خۆم دەستم پێ کرد بەڵام تر ئەوە وای کرد کە لەم دووە هەست بە مەسئولیەتێکن لە بەردەمی خەڵکە تر هیوادارم بەرهەمەکانی گەش لای خەڵک هەر بەو شێوەیە. باشە ئاماژەت بۆ کرد کا تێکست و هۆنراوی ئەم بەرهەمە خۆت نووسیوتە. بەڵێ ئەمە گرنگە بۆ تۆ کە تێکستی بەرهەمەکانی خۆت بیان نووسی و لەگەڵیشی ئاوازەکەی خۆت داینی وەکو ناسنامی ئیشەکە بۆ من خۆشترە کە ئیشەکە تەواو ئیشەکە هەتا ینی بەشی میوزیکی پیانۆ ئیشەکە شەر خۆم ئەسپم کردۆ لە ئەستۆدیۆ بەڵام مەسەلەی هەموو بەرهەمەکانی من خۆم تێکست و میلۆدیم نووسیوە مەسەلەکەی تەنها ئەوە بۆ کە ویستومە ئەوەی کە لای من سەلیقەیەکە هەڵبم بیگەێنم بە خەڵک نەک بۆ ماتای ئەوە بێکە تەنها من نەتوانم ئیشی جوان بکەم نابە پێچوانەوە زۆر کەس کێشەیان زۆر ئیشی جوان و پەرفێکتەکەن بەڵام من هەوڵمەوە تەنها وەکو مەڵبەند بم بەو شێوەیە بم کە هەر لە سەرەتاوە دەستم پێکردووە و لەگەڵیشە لە ئەپدەیتا بم. هەموو ئەو بەرهەمەکانی تریشت خۆت تێکست و ئاوازەکەی داناوە؟ بەڵێ و ئیشم بۆ چەند هەرمەندێکی کەش کردووە بە هەمان شێوە لە ڕێی تێکست و میلۆدیەوە تا حدێک ئەوانش کە چێژیان لە ستایلەکەی مندی بێت هیچ کات دەرگام دانەخستو ینی حەزم کرد ئەوانیش شتەکە شێرکەم لەگەڵ ئەوانیشە. زۆربەی زۆری هونەرمەندە گەنجەکان بە تایبەتیش بە وتنەوەی گۆرانی بێژان دەست پێەکەن زۆر جار ئەو بەرهەمانە ئەڵێنەوە ڤیدیۆ کلیپیشی بۆکەن و بڵاوێکەن بەم شێوەیە ئەچنە ناو خەڵکەوە یەکسەر بە بەرهەمی خۆت هاتیتە ناو خەڵکەوە بەو شێوەی تا ئێستا زۆر گۆرانی هەبوو کە سەرنجام ڕاکێشەوە بەڵام هیچ کات لەو ستایلەیشم نەکردووە کە پشت بە ئاواز و میلۆدی دەرەوە بەستم بەو واتایە ناکە ئەمە شتێکی هەڵەبێ بەس بەو واتای کە لای من وایە نابێ ئێمە لە بازنێشکی داخرای بچکۆ لای بین گەنجی بەهرەمەندمان هەیە پێویستە ئەوانیش ئێنەرژی خۆیان پیشانی خەڵک بن ئەمە واکات ئیتر ببێ بە باو ئەگەر ئێساش نەبێ بۆ 10 ساڵیکە بۆ ئێمە بۆ جیلی دوای خۆشمان ئیش بکەین چیان پیشانەین کەسانێکێ لە تەمەنێکی مناڵیان هێشتا ژۆلی ماگرن ئەگەر بەس ئاوازی کۆپییان بۆ نەقڵکەین
کەواتە ئێمە نەقڵکەرێکی باشین بەس دەبێت لە باڵانسێک هەبێت لەگەڵیشا چەند کەسێکمان هەبێت کە بە ستایلی خۆیان بێنە پێشەوە. تۆ ئێستا هونەرمەندێکی گەنجیت و ئاگاداری شێوازەکانی گۆرانی وتن و ستایلە جۆرە و جۆرەکانی تکە لە دنیای گۆرانی وتن و بە تایبەتی لە ڕۆژ ئاواش هەیە. پێت خۆشە ئەو شێوازانە تاقی بکەیتەوە یان هیچ کاریگەریان هەیە لەسەر بەرهەم و لەسەر گۆرانیەکانی تۆ؟ مەبەستت وەرگرتنی ئاوازی دەرەکی؟ وەکو ئاواز ناوەکو شێوازی گۆرانی وتن وەکو ستایلی گۆرانی وتن. هەموو کات ئەبێت شتێک هەبێت کە تۆ لێوە ینی ئیلهامێک وەرگری. ئەمە هەتا بۆ نووسەرێکیشە بۆ ئەکتەرێکیشە بۆ هەموو کەسێکیشە ئەبێ شتێکە بە ئیلهامی لێ وەرگریت چونکە جیهان فراوانە چەند دەوڵەتێکی جیاوازان هەرێک و بە کللتوری خۆی ئیشەکە ئەم شتی جوان ئەو شتی جوان پێشەشەکە تۆش ئەتوانین لەوانەوە فیکرە وەرگری خۆت بەریتە پێشەوە بەڵام لەگەڵ ئەو ڕێیانین کە هەمومان بچین بەس ئەوە بکەین کە ئەوانی کرد چۆ دواتر ئێمەش کللتورێکی خۆوانمان هەیە خەڵکی ئەمەش سەلیقەیەکی تایبەتی بە خۆی هەیە پێویستە لەگەڵ ئەوانیش فارامۆژ نەکەین یعنی نابێت تەنها بۆ ڤیو بێ مادام خۆت تێکست و با بڵێن ئاوازەکانیش دانەی کەواتە هونەرمەندانی تر داوای ئەوەت لێکەن کە تێکستیان بە تایبەتی بۆ بنووسیت؟ خۆی سەراحەت من شاعیر نیم باشە ئەمە تەنها احساسێکە دروست هەبێت لەگەڵ یا چیرۆکێک بە شێوەی تێکستدا ئاڕێژی وەک ئاماژەشم پێ هەر کەسێک حەزی بۆ ستایلە بوو بێت ئیشم بۆ کردو و یاومەتێ و تەقدیم کردو بڵاویشی کردوتەوە و سپاس بەخوا ئیشەکەشی باش بوو. باشە تێکستەکە ئاوازەکە دیاری ئەکایان بە پێچەوانەوە ئاوازێکت ئەبێ دواتر تێکستێکی بۆ نووسیت؟ لە لای من یەکەم جار پێویستە ستایلەکە دیاری بکەیت تۆ لەسەر چ ستایلێک ئیشەکە تاکەی دواتر مەسەڵەن لەسەر چ مودێک ئیشەکەی مودی سۆفتە یاخود مودێکی ئینێرجیە ئەبێت شێوازی میوزیکەکە لەگەڵ تێکستەکە ڕنگدان و یەک بن گەر ڕنگدان و یەک نەبن لەو بێنا شتێک نەقسەوێت. زۆر باشە ئەمە کۆتا بەرهەمی تۆیە بەڵام ئاماژەت بۆ کرد کە چەند بەرهەمێکی ترت هەیە تا ئێستا ڤیدیۆ کلیپت بۆ نەکردووە بە نیازیت ئەوانە تەواو ئیتریان ڤیدیۆ کلیپ بۆ ئەوانی شەکەی؟ وەڵڵی ئیتر لێرە تۆزێک شتەکان کەیتە واقعەوە زۆر ئاسان نییە ئێمەش هەوڵی خۆمانی لەگەڵ ئەین ئیتر ئەوەی بتوانین بە شێوێک پێشکەشیکەین کە بێ کەم و کوڕبێ درێغی لێ ناکەین بەس دەگەر لە حاڵەتێکە زانیمان شتەکە بە کەم و کوڕێڕوا بە بڕای من بیوەستێنی باشترە. زۆر باشە دەستەکانت خۆش بێت. زۆر سپاس بۆ ئێوەشەکەم کەم ئێوارەیە لەگەڵ سپاس بۆ ئێوە و سپاس بۆ کەناڵی کورساتیش سپاس بۆ جەنابیش.